ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە لە تەواوی جیهاندا چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت بە مەبەستی پاراستنی ژینگەی ئەو وڵاتانی کە تیایدا ئەو چالاکیانە ئەنجام دەدەن و لە هەرێمی کوردستانیش گرنگە کە نەک یەک ڕۆژ تەواوی ڕۆژەکانمان ئاگاداری ژینگە بین و ژینگە بپارێزین کامەش دووتەرەفیە پێویستە هاوڵاتیان و شارێکی ویان هەبێت کە هەمیشە بەردەوام ژینگەی وڵاتەکەیان بپارێزن و لەگەڵیشیدا لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت هەمیشە بەردەوام هاوکاری ئەو بێت کە ژینگەی ئەو وڵاتە بپارێزێت. پاراستنی ژینگە دەبێتە مایەوەی کە کۆمەلگایەکی تەندروست بێتە ئاراوە بۆیە پاراستنی ژینگە کاریگەری دەبێت لەسەر تاک بە تاک و لەسەر خێزان و لەسەر کۆمەلگا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئارام سالار جێگری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز کاگەرانگیان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێت. چی وای کردووە کە ڕۆژێکی جیهانی دابنێت بۆ ژینگە؟ تاوان دوای ئەوەی کە کەرتی بڵێن ڕاوکردن پێشتر دوایتر کەرتی کوشتتوکاڵی دوایتر کەرتی پیشەسازی هاتە پێشەوە مردەوردەکە کەرتی پیشەسازی گەورە بوو گیان بەڕووی ئابووریا ئەکرێتەوە هەڵبەت پیسبوونیش زیاکە. ئەم دیاریکردنیم ڕۆژەوە بۆ ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1972 لە ستۆکۆڵمی پایتەختی سوید یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بۆەوەی کە بتوانن ڕۆژە دیاریکەن لەژێر دروشمی ژینگەی ئادەمیزاد ناوی کۆبوونە و کۆنفرانسەکە ئەوە بوو. لەو ڕۆژەدا بڕیارەندا کە ڕۆژە دیاری بکرێ بە ڕۆژی ژینگەی جیهانی بۆ ئەوەی هەموو جیهان کۆ بن لەسەرەوەی کە وردە و پیسبوونانە دەست پێکا پارێزگاری لە پیسبوونەکان بکەن و چەندین ڕێکەوتنامە و شتی تێدا کرا لەو کۆبوونەوە پەیوەستنامەی تێدا بەسرا کە بڕیاردرا 5/6 هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی ژینگە. کاگارام لە کوردستان هیچ چالاکیەک هیچ جیاتکردنەوەیەک کرێ بۆ ئەم ڕۆژە؟ بەڵێ تاوان لە زۆر شوێن ئەو هەم حکوومەت ئەو شوێنانی کە پەیوەندن بە ژینگەوە هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدین و ڕێکخراوەکانی ژینگە بە تایبەتتر کە چالاکی جۆر بە جۆریانە بێ لەم ڕۆژەداوە ڕێنمایی و هۆشیارکردنەوەی تایبەتەوە زیاتر ژینگەوە و ڕێکخراوەکە ئێمە ژەمڕۆ بە خۆشحاڵی و چالاکیمانە بێ لەم ڕۆژەدا پێمان خۆش بوو کە بەسەرکردنەوەی ئەو باخەوان و کارمەندان و ئەو کەسانی کە ماندوون کە ڕۆژانە هەوڵ دەتەن بۆ زیادکردنی ڕێژەی سەوزای و دابینکردنی ئۆکسسیجین بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان و بڵێن شاری سلێمانیش ئێمە بەخۆمانمە خۆشحاڵ زین ئەمڕۆوانمان بەسەر کردوێتەوە و کارمەندانەی بەڕێوەبەرایەتی باخچەکان بەشی باخی گشتی کە لەم ماوەیان نۆژەن کرایەوە کە سیمایەکی جوانی بە شاری سلێمانی بەخشی و ڕێژێکی سەوزایی دابین کردووە بۆ شاری سلێمانی بۆ خەڵک بۆیە پێمان خۆش بۆوان بەسەر بکەینەوە ئەمڕۆ وەکو سوپاس و پێزانینێک تەقدیمیانەکەین لە مەراسیمێکە و هەوڵ و ماندووبوونەکانیان بەرزدانە خێنی کە بەردەوامن لە خزمەتکردنی ژینگە. دەستا خۆش بێ بەگشتی کاگارام هەڵسەنگاندندا چی هەیە بۆ کوردستان لەبارەی ژینگەوە پێتان وایە کە ژینگەیەکی لەبارە ژینگە پارێزراو لە وڵاتەدا؟ خۆی سروشتی کوردستان سروشتێکی جوانی هەیە تایبەتی ئەم کەوتوینەتە بینی شاخ و بدو و هۆڵ و دەشت و ئەو هەموو ئاژەڵە کێویانە و ئای بەڕاستەکەی ناڵێن بیابان بوون نییە وەکو شوێنی ترکە وشک بێ بە تایبەتی خۆی سروشتێکی جوانی بەڵام پاراستنەکەی لە ئەستۆی ئێمەوە ژینگەی ئێمە لە چاو ژینگەی وڵاتەکانی ترە تا حدێک باشترە لە بەرەوەی کەرتی پیشەسازیمان و کارگەکانمان هێشتا بۆ ڕادەیە پێش نەکەوتەوە چکە هەر زیادبوونێکی کارگە و کارخانە ئەمانە دەبێتە هۆی پیسکردنی ژینگە بەڵام هۆشیارکردنەوەی خەڵک بەلای ئەمەوە زۆر گرنگە تاک کە هەست بۆ بکە کە چۆن ژینگە بپارێزێ بە تایبەتی لە دوای ئەوەی کە مەوادی پلاستیکی هاتە پێشەوە و ئێمەش وەکو کوردستان هەرێم زۆر بێشمارانە و بەبێ ئەوەی نازانستیانە ئەم مەوادە لە هەموو شوێنێکدا بەکاردێنی لە مەوادە سەفەریەکانمانە لە زۆر شتی تری کە پێداویستی ڕۆژانەی دروستەکرێ بە مەوادی پلاستیکی ئەمە تەمەڵە بەرهەمینەوە دروستەکرێت چەندین مادەی ئۆرگانیتری تایەوە شیکردنەوەی لە ناو خاکە زۆر درەنگشی ئەبێتەوە و مادەی لە کاتی سوتانە مادەی ژەهراوی دروستەکە ساڵانە 460 ملیۆن تەن پلاستیکیەتە بەرهەم لە هەموو جیهانە لەم ڕێژەیە بەشێکی لە 109 ئەکرێتەوە بە ڕیسایکلین و ئەکرێتەوە بە پاشماوە تەبان 44 ملیۆنی ئەخرێتە ژێر خاکەوە کەمە کارەساتە 14 ملیۆن ئەکرێتە دەریاکانەوە کە
کامە ژەر کارەساتە بۆ زیندەوەرەکانی ناو ئاو کە هەر زیندەوەرێک لەوانە ئەگەر ئێستا ئەو مادانەکە لە ناو ئاواهەیە خواتەوە ئەویش کاریگەری تێکە و زیندەوەرەکان لە ناوە بە بۆیە کۆبوونەوەیەکی گەورەی تری پار ساڵکرا لە ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانن لە چ ساڵی داهاتووە موادی پلاستیکی لەسەر تاسەری چکە بە یەکێک لە پیسکەرەکاندا ئەندرێ موادی پلاستیکی کاوی ژەر کار و چالاکی مرۆڤ بەرهەمیێناوە بڕیاریان داوت لە چ ساڵی داهاتوو ئەو لە سەتانوێ بکەنە لە سای حەڤاگەدار بەیانی ئەمەندەش کاریگەریەکە زۆرە ناتوانرێت کۆنتترۆلی تاواتی جیام کرێ بەڵام ئەمانیانێ پلاندانن و لە 130 موادی پلاستیک کەم بکەنەوە جێگرەوەی بۆ دابنێن ینی بەشتی تر بهێنە بەردەم بۆیە ئەوانەی ئێمە کە پێشبینیمان کردووە لە بڵێن لە هەرێمی کوردستانە زیاتر موادە پلاستیکەکان کاریگەری کە ڕاستەوخۆیان هەیە لە سەر پیش بوون جگەل لەوە دووکەڵی ئۆتۆمبیل کە ئەمەش بەڕاستی ڕۆژانە 7 ملیۆن لیتر گازی سوتەمەنی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی جۆرەکانی ئۆتۆمبیل وەمانۆ ئەسووتێندرێ لەمانە 2.2 کیلۆی دووەمۆکسیدی کاربۆن هەر ئۆتۆمبیلێک بۆ 1 لیتر دەرەدا کایخا دووەمۆکسیدی کاربۆن دەکاتە بەرگە هەواوە کە ئەمەش کاریگەریەکی زۆر گەورەیە بێ لەسەر تەندروستی مرۆڤ چونکە ڕۆژانە مرۆڤ پێویستی بە 2 کیلۆ ئۆکسجین هەیە 2 کیلۆ ئۆکسجین بۆ ئەوی کە سیحەتی خۆی ئەو 2.2 کیلۆ دووەمۆکسیدە بووە کاتە ناو بەرگە هەواوە کە تۆش هەڵێمژی واتە ئێمە پێویستەکە بۆ بەدیلی ئەم پیسبوونانە کە 2 ملیۆن سیارە هەیە لە هەرێمی کوردستانە کامم هەموو گازاخەنە بەرگە هەواوە ئەبێ ئەمە هەوڵ بین کە ڕێژەی سەوزایی هەرەمە شەوای کردووە خەڵکی گوندەکان زیاتر تەندروستیان باشتر بێت بە بەراوانی شار بەڕاستی بە تەکید یەکێک لەوانی کە خەڵگەڵێ بگەڕەوە بۆ گوندەکانیان سەحەتی سەیرەکەین باوە باپیرانمان و ئەو نەوەی پێشووتر کە هەبووە سەحەتیان زۆر کەمترین نەخۆشی هەبووە نەخۆشییان هەبووە جوڵانیان زیاتر هەبووە ئۆتۆمبیل کەمتر هەبووە ژینگەیەکی پاکیان هەبوو ئێستا لە هەر گەڕێکێکە مۆلیدەیەکەیە ئەم مۆلیدەی گەڕەکە دووکەڵێکی ژەهراوی ئەکاتە سەر ئەو گەڕەکە با سەوزاییەکی ژەوێ بەڵام من ڕۆژانە 2 کیلۆ ئۆکسیجین چۆن بۆ تاکێک دابینەکە لە گەڕێکەکە کە ئەو ڕۆژانە 2.2 کیلۆ دووەم ئۆکسیدی کاربۆنە بۆ کاتە بەرگاوە بۆیە بەڕاستیەکە ئێمە بێ وشیاری خەڵک زیاتر بکەین و هەوڵ بین ڕێژی سەوزای زیاد بکەین تەنها بەدیل و چارەسەر بۆ ئەم بابەتەی کە ژینگەمان پیسە یەک کەمکردنەوەی هێنانی ئۆتۆمبیلە دوو کەمکردنەوەی موادی پلاستیکە سێ زیادکردنی ڕێژی سەوزایە کە خۆشبەختانە ئێستا هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جەخت لەسەرەوە کراوەتەوە و ڕێکخراوەکانیش بە تایبەتی کاگارە بیرروباوەڕێکی هەڵە هەیە زۆر جار تاکەکان یاخود خەڵک پێیان وایە پاراستنی ژینگە تەنها پەیوەندی بە لایەنەکانی حکوومەت و دەسەڵاتەوە هەیە کە کۆنتترۆلی بکەن بەڵام تاکەکانیش خۆیان بەشدارن لەوەی کە ژینگە بپارێزن کاتە بەرپرسیارەتی ئێمە چییە چۆن بتوانین ژینگە بپارێزین تاک بە تاک بەرپرسیارە لە ژینگە هیچ کەسێک ناتوانێت لێ دەرچێت چونکە بابەتی ژینگە پەیوەست نییە بە هیچ لایەنێکی سیاسیە و بە هیچ دەسەڵاتێک و بە هیچ ڕێکخراوێک و بە هیچ شتێکی ترەوە پەیوەستە بە ژیانی خۆتەوە پاراستنی تەندروستی خۆتەوە کە پێویستەکە خەڵک هۆشیار بێ لە بەکارهێنان و ڕۆژانە تەعاملکردنی لەگەڵ ئەم ژینگەیە چونکە ژینگە بە تەنها هەر مرۆڤ نییە بەڵێن ئاوە هەوایە خاکە ڕووەکە زیندەوەران ئەو کەرەستانی کە ڕۆژانە هەمووی بەکاری ئەمانە هەمووی پێکەوە هەمووی ژینگە دروستەکەن یەک دانە لەمانەگەر کێشێتیان دروست بێت کێشە بۆ ئەوانی کەش دروستەکەەوە تەندروستی ئەوانی کەش خاتەمە ترسیەوە و ئەوەی لەسەر هەموو ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو خەڵک هۆشیارکردنەوەی کە لە زۆربەی کۆڕ و سیمینار و ڕاگەیاندنەکان و نامیلکەی ژینگە و لە هەموو شوێنەکان خەڵک وشارەکەینەوە کە ژینگەی خۆش بێت چۆن پارێزگاری لێ بکات چۆن ئەو دەبە ئاوەی کە ئەیخواتەوە فڕێنە ئەو پاشماوانی تری کە ڕۆژانە بەکارێن نەیخاتە سەرجادە و باخچە و شوێنە گشتەکان بخاتە سەر لەی خۆڵەوە بۆی دوای ترەمە کۆوە کرێتەوە ئەگەر لە خەتوویەک لە خەتوەکانیش ڕیسایکلێک بکرێتەوە لە ڕێگەی کۆمپانیایەک و یان شوێنێک و ئێستا خۆشبەختانە خۆی لێرە هەمانە و لە هەولێری شەمانە نەبرێتە تانجەرۆ و نەبرێتەکانی قرژاڵی هەولێر کە
بەڕاستی ماوادێکی پلاستیکی لەو ناوە هەمووی بڵاو بۆتەوە بینین جاریە سووتێ گازی میسان دەرەکە گازێکی مەترسیدار یا دوو کێشەی بۆ ئەو ناوچەیەش دروستکرەوە خەڵکی ئەو ناوچەیە بەداخەوە هەمووی تەندروستی ئەو ناوچەیەژوە و خەڵکانی کە لێن هەمووی تووشی گرۆدەی نەخۆشی جۆر بە جۆر بوون بۆیە داواکاری لە حکومەت کە ئێمەوەکو ڕێکخراوەکان زیاتر گرنگی بدات بە ڕیسایکلین و کارگەر ڕیسایکلینی زیاتر بەرەم بێنێ بۆی هەندێک لەو مادانەکەم بکاتەوە ئەوەشی لەسەر ئێمەی هەڵمەتیەوە شارکردنەوە دەستخۆش بەکگەرم خۆی زۆر جار سەقافەتی ئەو شوێنش دەرەخا ڕۆشنبیری ئەو شار و ئەو وڵاتەش دەرەخا کاتێکە بینی ژینگەیەکی پاک و تەمیزی هەیە بۆ نمونە من چوون بۆ بەغدا ئەو ڕێگەی کەچی بۆ مەتاڕیانی 1 ملیۆن دەبە و کلێنەس بە و سەر شەقامەیە ئەیبینی بژاوە ئەم بۆ دەرەکەوێکەوە پێیوەست نییە ئەمە بە حکوومەتەوە پێوەستە بە وشیاری و تاکەوە خۆ دەبێت لەسەر شەقام بۆ کەوتووە ئیلا بێت تاکێک کەسێک لەم ئۆتۆمبیل و لە شوێنێکەوە فڕیابێت تا درێژایی ئەو شەقاما ڕۆی پڕبوو لەو پیسایی و پڕبوو لە کۆمەڵە خاشاگەمە خۆی گرنگە بۆ نوێکسە من بیرم لەوە کردەوە کە وشیاری خەڵکی ئەم شوێنە ئەوەیە کە ئیبینی بەو شیازە تامل لەگەڵ شار و وڵاتی خۆیەکە طبعاان هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە خەڵکەکەی وشارتر بۆتەوە لە چێگومان ئەگەر بێنی سەیری مقارنەیەکی لە ساڵی 1992 خەڵک وشار نەبووەوە ینی پاشەڕۆکی خۆی خستە بەر دەرگای ماڵیایی کە دەکەلاوەکی تەنیشتی و سەرداتە بینی بێشمار خۆڵ و شتیا کاڵەکە ببوو خەڵک شتی فڕێە بە هەوەسی خۆی ئێستا خەڵک وشار بۆتەوە تقریبان پێ عیبە ینی تەنانەت جاریە مناڵەکەی ئەگەر لە ئۆتۆمبیلەکەەوە شتێک فڕێ بە سەرزەنیشتێکا بۆی کە نابێت ئەمە هەڵەیە جاریکە نابێ ئەم شتە بکەی یاخود لە ڕێگەی قوتابخانەکانەوە کە وەزارەتی پەروەردە لە دەرسی زانست و کۆمەڵایەتیە بابەتی تقریبان ژینگەی جێ کردوتەوە ئەمەش کارێکی باشە و دەستخۆشیانێکی هیواداری بشکرێتە هەر نەگەوە بکرێتە پرۆگرامێکی تایبەت مامۆسای تایبەتی بۆ داندری و دەستی ژینگە بوو ئەمانە هەمووی کاریگەری هەیە چونکە پتێ ئێستا خەڵکێک ناچێت لە سەرجادە فڕێبیان پێ ئەبیان خەڵکێک زاریوە لە دەرەوەی شوێنەکانی درەوەێت دیقەتمان ناوە شت فڕێە بڵێنی باشووری عێراق بێ شتێک بێ زۆر کات خۆم ئەو شتانە ڕوبەڕوون بۆتەوە لەم چەند ڕۆژات چوومە یەکێک لە سەیرانگاکان بینیم یەک دوو کە سیارە شتیان فڕێە لە جامی ئۆتۆمبیلەکەەوە بەڕاستی پێم ناخۆش بووە ڕاشم گرتن وتم ناکرێت ئەم شتە خەڵکی دەرەوەی باشوور و بڵێن هەرێمی یەکسە سێری ژمارەی ئۆتۆمبیلەکەیان یەکسرە زانی کێەوەی خۆشمان ڕامانگرتنی ئاین بەڕاستێکی بێ خەڵک هەمووی خۆی بە دۆستی ژینگە بزانێ هەر کەسێکی بینی لە شوێنێکە سەرپێچی ژینگەی کرد ئەبێ خۆی بە پرسیار بزانێ بەرامبەر خاکە ڕای بگرێ بیوەستێنێ بڵێ ئەمە کارەسات دروستەکە ئەمە غەڵەتە ئەمە ناکرێت کە تۆ توانی تاکێک و شارکەیتەوە ئەو تاکەش چەند تاکێکی تر و شار کردەوە سیستەمێکی باینەری هەیە دووبارە بوونەوە ڕوئەیە وای لێ خەڵک پێویستە بێ بە ژینگە و ئەتوانن ڕێگری بکەین لەوەی کە ئەو ژینگی پاک بکەینەوە یان ئەو پیسبوونە شمارە نەهێڵن کاک ئارام بەراورد بۆ وڵاتانی کە زیاتر ژینگە ئەپارێزن یەخۆت هۆشیاری تاکەکانی زیاترە چ بەراوردێک ئەکرێ ئەوان چۆن دەتوانن زیاتر گرنگی بە ژینگەی دەوروبەریان بدەن دوو شت هەیە تاڕان ئەوانش هەر بە دوو یەک پلاندانان و لە ڕێگەی قانونەوە مەجموعەیە یاسای تایبەت بە ژینگیان هەیە کاتە زەرورە یاسا هەبێ 100% ینی ڕاستە ئێمە خەڵک وشارەکەینەوە بەڵام لە هەموو عالەمە پاداشت و سزا هەیە ئەگەر سزاژ نەبێ خەڵک پەیوەست نابێت لە هەمووی تۆ بۆ نمونە تا سیستەمی کامێرەیان سیستەمی ئەمە هاتوچۆ بۆ چیە بۆی خەڵک پەیوەستکە بۆی کە تۆ مەسلحەتی خۆ تەندروستی خۆ بخەیتە ژێر هەموو شتێکە و خۆ پارێزی بۆیە پێویستە کە قانون و یاسایەکی ژەبێت تایبەت بە ژینگەی لە وڵاتانە هەیە بەم قانونە توانیانە خەڵک ببەستنەوە من یەک نمونەت بۆ ئێمە وڵاتێکی وەکو سنگافورە وڵاتێکی زۆر جوانە لە ڕووی ژینگەیەوە خەڵک لەوێ بە قانون پەیوەست کراوە جگە لەوە شارکردنەوە کە ئەگەر شتێک پاشماوەیەک فڕێباتە سەر شۆستەکەیان سەرجاتەکە جگە لەوەی کە غرامە ئەکرێ ئەی بەنە ژوورێکەوە پێشەوەی پارەکەی لێوەرگرن لەو ژوورەیە داتاشۆیەک فلمێکی ژینگەی عرض کراوە بووی سعاتێک ئەبێ لەو ژوورە دانیشە سەیری کات چۆن وڵاتی خۆش بێت چۆن پارێزگاری لە خاکەی بکات جاری کەمە دووبارە نەکاتەوە وا لەو کەساکات جگە لەوەی کە غرامەی مادێکەشی لێوەگرێ هۆشیاریشی کەکاتەوە کە جارێکی تە تۆم غەڵەتە نەکەی بیرۆکێکی زۆر جوانە کە هەر کەسێک ئەگەر قانونێکە بێ بتوانرێ ڕێگری بکرێ لەوەی کە هەچ کەسە سەرپێچێکی ژینگە بکات و دواییتر ڕێنمای وشاریشی پێ بدرێ ئەو ئەبینی ئەو وڵاتە بێتە یەک پارچە سەوزایی و پاکوتە وڵاتێکی پاکوتەمیز دەرەچێت کاگەڕە ساڵانە چەندین ڕێکخرا و چ لە ئاستی ناوخۆ یاخود
هەنێک جا دەرەوەشدا یاخود لە ئاستی ڕێکخراوەکان لە ئاستی حکوومەت نەمامە نێژرێت ئەمانە کاریگەری باشێ بێت لەسەر پاراستنی ژینگەوە گرنگە بۆ پاراستنی ژینگە جۆرە نەمامێک بنێژرێت حتمیان وەکوتمان ڕواندنی سەوزایی زیادکردنی ڕواندنی نەمام و زیادکردنی سەوزایی ڕاستەوخۆ کاریگەریە بێ خۆشبەختان خەڵکی ئێستا وشار بۆتەوە ئەبینین کە بەردەوام لە زیادکردنی ڕێژی سەوزایان هەم ڕێکخراوەکان هەم حکوومەتیش و هەم حیزبیش ئێستا لەسەر ئاستی حیزبیش هەڵمەتی 1 ملیۆن نەمامی ئەمانە ڕاگەندرێ 100% کاریگەریە بێ لەسەر زیادکردن بەڵام هەر ڕواندنەکەشی گرنگ نییە ئێمە هەموو جار باسەکەین خۆ تۆ توانی ئێستا بچیت 1000 نەمام لە شوێنەکە بڕێنی بەڵام چێ ئیدامەیان خزمەتێکە ئەمە زۆر گرنگە هەر نەمامێک وەکو مناڵێکی تازە لەدایک بووایە تاوەکو 3 ساڵی یەکەم خزمەتێکی زۆر باشێوێ هەر جۆرێکیان وەرگریت لەو نەمامانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانم لە عالەمیشە هەر یەکیشان خزمەتی 3 ساڵی بیدایەتێوێ بەڵام هەندێکیان دەتوانین لە دوای 3 ساڵی تردور لە خزمەتەکەی لێ لابێ نایەوێ بەڵام هەندێکی تریان خۆی سروشتی ئەڕۆی کێشەی نامێنێ بۆیە پێویستەکات دوای ڕواندنی نەمامەکە بیر لەوە بکرێتەوە کە چۆن ئیدامە و خزمەتی بکرێت لە شوێنێکە بڕوێندرێ کە خزمەت بکرێت بە تایبەتی ئەگەر شوێنێکی حکومی بێ کە لەلایەن سەرۆکایەتی شارەوان یان بەڕێوەبەرایەتی باخچەکانەوە بتواندرێ ئیدامە بکرێت کە بە خۆشحاڵیەوە هەر شتێک بڕوێندرێ ئەوان سەرپەرشتی بکەن دڵنیام لەوەی سەوزە بێ هیچ کێشەیەکی نابێ بۆیە هاوڵاتیانی ژوشارێکینەوە کە هەڵمەتی نەمام ڕواندنەکەن ئەگەر هەرکی ژینگە دۆستێک بێ با لە شوێنێکا بێت کە ئیدامە بدرێ و سیستەمی ئاودێری بۆ دامدرێن بۆ ئەوەی گرنگەمی ئەو نەمامە بەرهەمی هەبێ و دواتر سەرنجام بتوانێت ئەم نەمامەکە گەورە بوو ئۆکسجینی 12 کەس دابین کە بەداخەوە بۆ نە لە شەقامەکاندا ساڵانە یاخود ئەگەر بودجەیەگە بێ نەمامێکی زۆر چیمەنێکی زۆر دروستەکەن حکوومەت خۆی دروستیەکە پارێکی زۆر سەرفەکە بەڵام دوای چەند ساڵێک وشکە بێت وردۆردا لەبەری کە خزمەتی ناکاتەوە وەکووا بێ پارەی بەهدەردا بێ خۆی ئەمە زۆر گرنگە لە شەقامەکەم جوانی شەقامەکە پیشانەیان هەم کاریگەری شێ بێ لەسەر ژینگە تەبان ئێمە هەر نێگەڕێنەوە بۆ حکوومەتیان وڵاتی بتێنێتێ وەڕانی کەش و هەوا ڕوویا لە عالەمە ژینگە تۆزە تێک چۆن ڕوویاوە سیرێکی لە شوێنێک لافاوە لە شوێنێک بیان بابوون و وشکە ساڵی ئەمە هەمووی بووی ئەو کاریگەری گەرما لەلایەکی تر بەستەڵەکەەکانی باکوورە توێتەوە ئەمانە هەمووی کاریگەریانێ من ویستم باسی ئەو بکەم کە بڵێ هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە گۆڕانکاری کەش و هەوای لە عالەمە ڕوویاوە دەبینین ئاو کەم بووە سەرچاوی ئاوەکانمان کەمی کردەوە ئاوی کە ئێستا لە دوکان و لە دەربەندی خان هەیە کەمی کردەوە ئەمەش کاریگەری هەیە هەم لەسەر ئەو کەسانی کە سامانی ئاژەڵی ماسیۆمانە بەخێوەکەن هەم لەسەر کوشت و کاڵ هەم لەسەر ئاودانی شوێنەکانی بە تایبەتی کە ئێستا ئەمەوەرزی هاوین هەیە تۆزە کێشی کەم ئاوی ڕوو ئایا زۆرکار لەلایەن حکوومەت و بەڕێوەبەرایەتی و باخچەکان یان شوێنەکانی کەشەوە هەوڵی خۆیانە دەن بەڵام جاریایە کەمی ئاو وایە لەیەکە کە نەتوانن ئیدامەیەکی بەتەواوەتی بن بیپارێزن چکە چیمەن بەڕاستێکی چیمەن لە هەموو شوێنەکە ئاودانێکی زۆریە و ئاوێکی زۆریش بە فڕۆیە و بە ڕێژێکی سەوزایی واش حساب ناکرێت کە بڵین چکە ئۆکسجینی وا دابین ناکە ڕاستە وەکو دارێک نییە دارێکی گەورە و گەڵای هەبێ و هەر گەڵایەک معاملێکی ئۆکسجین بێ چکە و بچووکە و تەنکە ئۆکسجینێکی وادا بۆیە بەڵام خزمەتێکی زۆریە زۆر جاگیرۆدی دەستی بێ ئاویە بن کابینی شوێنەکان تۆزە زەر دەبێ یان ئەوە بێ و کارێکی سەرەکی زیاتر بابەتی ئاو ئەوەیە کاگەرە دەوترێت ئێمە لە بواری ڕیسایکلینە خۆ دووبارە دروستکردنەوە بەکارهێنانەوەیە زۆر لە سەرەتایین دەکرێت ئێمە زیاتر گرنگی بە بابەتی ڕیسایکلین بین و ئەمە چی سوودێکی بێ بۆ پاراستنی ژینگە 100% زۆر گرنگە ڕیسایکلین من لەگەڵ زۆر شوێن دووسێ کۆمپانیای ئەمانی کە کارگەی ئاویان هەیە کە دروستیەکەن بەرهەمێنێ دانیشتنمان کردو ئێمە ناتوانین حکوومەتیش ناتوانێت پلاستیک مەمنوعکە بە هیچ شێوەیە چونکە لە هەموو عالەما بوونی هەیە بەڵام ئەتوانین بڵین کەمیکەینەوە یان ڕیسایکلینی زیاتر بۆ بکرێت ئەوە بوو دانیشتم و بیرۆکەیەوە شوێمان داڕشتەوە لەگەڵیانە کە بتوانێت لە ڕێگەم کۆمپانیانی خۆیانەوە بیان بکەین ئەم مادە پلاستیکانە کۆکرێتەوە و پاشان بنێرە بۆ کارگەیەکی ڕیسایکلین کە ئێمە خۆشبەختانە کارگەیەکمانەیە لە تانجەرۆ کارگەی ڕیسایکلینە بەڵام نایکاتەوە بۆی ئەیکاتەوە بە مەوادی خام ئەوانە بەڵام دوایتر ئەم مەوادە ناکرێتەوە بۆ بەرهەمێنان یان جاریوە ئەسووتێندرێ بۆ بواری سووتانن بەکارێنن بۆ شتی تر بۆی تاقەی ئیسفادەی لێکەن ئەسە لە
عالەما زۆر کار لە ئەنجامی ئەو سووتانی مادەی کە دوای ئەوە ڕسایکلی نەکرێت و ئەسووتێندرێن تاقی کارەبای لێ بەرەمێن یان 4 مێگاوات ئێستا ئەوەی تانجەرۆ ئەگەر بێت و بیسووتێنی بە شێوازی زانستی ئەو مادانە جیا بکرێتەوە 4 مێگاوات کارەبات هەیەێتی کاتێکا لە کوردستانەوەیەکی لە گرفتەکانمان کارەبایە ینی تۆ توای ئەمە ئیسفادەی لێ بکەی بۆ بەرهێمێنانی وزەی کارەبا ئەبێ ئێمە پلانێکدا بنرێین زیاتر گرنگیش بە وزەی خۆر بدەین کە سۆلەرە سیستەمی سۆلەرە بۆ بەرهێمێنانی کارەباوە سیستەمێکی زۆر باشە ئەوە بڵێن وزەیەکی خاوێنی پێوترێ کە تۆ ژینگەشە پێ پیس ناکە چکە ئێستا زۆر کات بەرهێمێنانی کارەبا لە بوارەکانی نەوت و گاز و ئەمانە بەرهەمەێنرێ تۆ توانری وای لێ بکەی ئیسفادە لە سۆلەر وزەی خۆریش بکەی بەکارهێنانی سۆلەر بۆ حکومەت یاریێم لە شارێک لە شارەکان لە ماوە بینیم سیستەمی سۆلەری لە شوێنەکە کە مێگاوات کارەبا چەند مێگاوات کارەبا ئایا بە ناحەیەک بە شارێک ئەمە شتێکی باشە ئەگەر ئەو سیستەمە پەیڕەوکەین بۆی بێتر ژینگەکە وردەوردە پاک بکەینەوە بە شتی خاوێن بە ماوادی خاوێن بە وزەی خاوێن ژینگەیەکی تەندروست دابینکە زۆر باشە زۆر سپاس دەکەین کارام سالار جێگری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سۆ سپاس خێوێ زەحمەتی سپاس بۆ زانیاریەکانت